بەڵێ سەر کۆپەیەوەن سڵاوتان لێبێت، بەیانیتان باش بێت، بەیانی بینەرانی خۆشەویستمان باش بێت، لە هەر جێگەیەکەوە بینەرمانن جوانترین سڵاوتان پێشکەشەکەین بۆ هیواین هەمولایەکتان باش و تەندروست بن. بێگومان لە سەرانسەری گیان و لە هەرێمی کوردستانیشە 15 دوی هەموو ساڵێک با ڕۆژی گیانی شێرپەنجەی منداڵان دەستنیشان کراوە. دیارە ڕۆژەکە دوێنێ بوو کە ڕۆژی شەمە بوو، بەڵام لەم ڕۆیە چالاکیەکان چڕ کراوەتەوە لەبەرەوەی دەوامی فەرمی تەواوی ئەم باخچەیە یاخود تەواوی ئەو خوێندنگایانی کە سەر بە کۆمپانیاکانی مایە لەبەرەوەی ئێمە ئێستا لە کورجنیەسیەکین. لێرە چەند چالاکێکی جیاواز بۆ ڕۆژی گیانی شێرپەنجەی منداڵان بەڕێوە دەچێت. لێرە و لەوێ ئەگەر باس بکەین ڕێکخراوی منداڵ پارێزی کوردستان ساڵانێکی زۆرە کاری کردو لە بواری منداڵانە، دەستە نەوەستان بۆ لەوەی کە بۆ نمونە هەر منداڵێک کێشە و گیر و گرفتێکی هەبوو بێت، بەدەنگەوە هاتنێکی زۆر باشی هەبووە بۆ ئەو منداڵانە. بێگومان بیرمان نەچێت نەخۆشخانەی هیوا کە هەماهەنگێکی زۆر باشی هەیە لەگەڵ ڕێکخراوی منداڵ پارێزی کوردستانە بەردەوام لە دابینکردنی تەواوی دەرمان و ئەو ئامێرە پێویستیانەی کە پێویستە بۆ تووشوانی نەخۆشی شێرپەنجە زیاتر کاری باشیان بۆ ئەکەن، ومێدێکیان پێبەخشنەوە و لامان کاتە لایەنی دەرونی منداڵەکانیش بەشێکی گرنگە کە ڕێکخراوی منداڵ پارێزی کوردستان خۆشبەختانە ئەو ئەرکەی خستۆتە سەرشانی خۆی کە بێگومان ئەوان قەت بە ئەرکی نازانن، لەبەر ئەوەی هەمیشە هەوڵەیەن تەواوی منداڵان و ئەو کەسانەشی لە تەمەنە جیاجیەکانە تووشی نەخۆشی شێرپەنجە ئەبن ئەمان ومێدێکی زیاتر ئەبەخشنەوە پێیان. جا ئێستا ئەگەر باسی ئەو چالاکیانە بکەین کە ئەمڕۆ من لە کورجنیەسی یەکەم لێرە تەواوی منداڵان بەشدارن لەوەی کە بۆ نمونە لە ئامادەکردنی تەواوی ئەو خواردن و ئەو کارە دەستیانەی کە خۆیان هێناویانە بە حەز و خولیای خۆیان هێناویانە بۆ ئەوەی هیوایەک ببەخشنەوە بە منداڵانی تووشبووی نەخۆشی شێرپەنجە. و لە هەمان کاتە لایەنی هۆشیارکردنەوەش لەم چالاکیانەیە زیاتر ڕەنگی داوەتەوە. بیرمان نەچێت خێزانەکان و تەواوی بەڕێوەبەرینێ و باخچە و خوێندنگاکان ڕۆڵێکی کاریگەریان هەیە بۆ ئەوەی منداڵان هەر لە تەمەنی منداڵیەوە ڕایان بهێنن تاوەکو بەردەوام بن لە کاری بەخشین و پێکەوە ژیان. لە ئێستاە چالاکیەکە دروشمێکی تایبەتی هەیە، بەخشینی تۆ ژیانێکی نوێ دەبەخشێت، ئەمە دروشمی سەرەکی چالاکیەکەیە. قسە و باسی زیاتر لەسەر بەڕێوەچوونی چالاکیەکان ئەەکەم، ئەچمە لای زۆر بەڕێز کاک نوعمان عەبدوڕەحمان کە بەڕێزیان ئەندامی دەستی بەڕێوەبردنن لە ڕێکخراوی منداڵ پارێزی کوردستان لەم بەشەی پرۆگرام لەگەڵمانەیە. کاک نوعمان سپاس بۆ ئامادەبوونت، سڵاوت لێبێت، ئەم کاتت باش بێت، سپاس بۆ ئەوەی کە ئەم دەرفەتت بێمە بینەرانی خۆشەویستی کورساتیش باش. کاک نوعمان هەر باس سەرەتا لەوە دەست پێ بکەین، بەخشینی تۆ ژیانێکی نوێ دەبەخشێت. چۆن بۆ بیرتان کردو ئەم دروشمە هەڵبژێرن لە ڕۆژی گیانی تووشبوون بە نەخۆشی شێرپەنجەی منداڵان کە دوێنێ ڕۆژە گیانێکە بوو، بەڵام لەم ڕۆژ چالاکیەکان زیاتر چڕکراوەتەوە؟ ڕاستیەکەی پلانێکی با بڵێن ڕێکخراوی منداڵ پارێزی کوردستان ئەندامە لە ڕێکخراوێکی نێودەوڵەتی گیانی تایبەت بە شێرپەنجەی مناڵی بە ناوی CCI. ئەوان بۆ پلانێکی 3 ساڵیان هەیە. ئامانجی 2025 بریتە لەوەی کە کردار هەبێ، کردارە ئیلهام بەخشەکان هەبێ کاویژێکێکە لەوانەی کە پێداویستیەکانی نەخۆشخانەکانی تایبەت بە شێرپەنجەی مناڵی پڕ بکرێتەوە. هەر بۆیە بیرمان لەوە کردەوە بە سپاسەوە لەگەڵ ناوەندە پەروەردەیەکانی مایە ڕێبکەوین کە ئەم هەڵمەتە ڕێک بخەین. دیارە ئەم هەڵمەتە دوو جۆر چالاکی لە خۆیە بینێ. یەکەمیان ئەو مناڵە خۆشەویستە ئازیزانە کە ئەبینێن لێرە هەریەکان جۆرە خواردن بێ یان کاری دەست بێن شتێکیان هێناوە لێرە ئەیفرۆشتنەوە. با بڵین جۆرێکە لە کاری بەخشین کە مناڵەکان گیانی بەخشین تیا دروست بێ کە ئەمان بەشدارن لە چارەسەرکردنی مناڵان. بۆیە بیرمان لەوە کردەوە کە لە ڕێی بەخشینەوە ئەو کەم و کۆڕیانەی کە هەیە لە نەخۆشخانەکان پڕی بکەینەوە. ئامانجی دووەممانیان چالاکی دووەممان ئەمڕۆ لێرە هەڵمەتێکی وشیاریە کە تایبەتە بە نیشانە سەرەتاییەکانی شێرپەنجەی مناڵی. بۆی کۆمەڵگا زوو هەوڵ بە ئەو نیشانانە لە هەر مناڵێکا دەرکە و دەرکی پێ بکات و بۆی بتوانین زوو ئەو نەخۆشیە چارەسەر بکەین. لە ڕۆ زانستیەکەەوە زۆر گرنگە مناڵ زوو دەستنیشان بکرێت تا زوو مناڵ دەستنیشان بکرێت چارەسەری ئاسانترە بێ و چانسی ڕزگاربوونی لە شێرپەنجە باشترە بێ.
کاک نوعمان بەڕێستان وەکو ئەندامی دەستی بەڕێوەبردن لە ڕێکخراوی منداڵپارێزی کوردستان پێشتر ئاماژەم پێکرد هەمیشە و بەردەوام لەگەڵ تەواوی ئەو گیر و گرفتانەی منداڵانان و بە تایبەتیش نەخۆشخانەی هیوا ئێوە بەردەوام لەگەڵیانان دەستان خۆش بێ ماندوو نەبن بپرسین دابینکردنی تەواوی کەلوپەل و دەرمان و ئامێری پێویست بۆ نەخۆشخانەی هیوا و بە هاوکاری لەگەڵ سەرتەری ژیانەوە بۆ چارەسەری توشبوونی نەخۆشی شێرپەنجە تا چەندە لە ئێستا ئامێرەکان بەردەستن وا بکەن چارەسەری دروست بۆ نەخۆشخانەی شێرپەنجە زیاتر بخەنە. خۆی ڕاستەکەی نەخۆشخانەکان بەردەوامی پێویستن بە ئامێر و پزیشکی نوێ هەمومان نزانی تەکنۆلۆژیا هەمیشە لە بەرەو پێشچوونە برۆ بە ئامێرەکانەکە بۆیە ئەمە وای کردو کە هەمیشە نەخۆشخانەکان بە تایبەت نەخۆشخانەی شێرپەنجە پێویستی بە ئامێری نوێ بێ پێویستی بە تەکنۆلۆژیای نوێ بێ بۆی بتوانین هین بکەین. ئێمە یەکێک لە کەم کوڕیەکانی نەخۆشخانەی هیوا ئەمڕۆ کە کاری لەسەرەکەین دابینکردنی ئامێری ئینفیوژن پۆمپە ئەو ئامێرە زۆر گرنگە بۆ وەرگرتنی چارەسەر بۆ لەبەرەوەی ئەو دەرمانەی کە دیاریە کرێ ئەو چارەسەری کیمیایی کە ئەدرێ بە مناڵەکە کاتێکی دیاریکراوی هەیە ئەم ئامێرە هاوکاریەکە کە لە کاتی دیاریکراوی خۆی بە گۆڕی پێویستی دەرمان لە کاتی دیاریکراوی خۆی وەربگرێ نەکەم نەزیە و نە زووتر نەدرەنگتر کامەوە کە کاریگەری هەبێ لەسەر باشترکردنی چارەسەرەکە و زوو چاکبوونەوەی مناڵەکە. زۆر سپاس بۆ ئێوە ڕێزمانێ زۆر سپاس بۆ کاک نوعمان عەبدوڕەحمان کا بەڕێزیان ئەندامی دەستی بەڕێوەبردن لە ڕێکخراوی منداڵپارێزی کوردستان جا ئێستا بە خۆشحاڵیەوە مامۆستانیان جاسمم لەگەڵایە ماجد مامۆستانیان ماجدم لەگەڵایە بەڕێزیان بەڕێوەبەری بنەڕەتی کورژنێسی یەک هەندێک زانیاریمان پێبەخشێت مامۆستانیان ئەسڵاوت لێبێ نازانم من لەگەڵ نای باوکتێک تۆزە کێشەمە بوو ببوورە هەر با سەرەتا لەوە دەست پێ بکەین دەستخۆشیتان لێ یەکەین چۆن هانی منداڵەکانتانە بەشداری لەم چالاکیانە بکەن یعنی هۆکارەکە چی وای لێکردن کە بەشدار بن سەرەتا بەخێر بن زۆر سپاس کە بەڕێستان ئەمڕۆ بەشداریتان کرد لەم بۆنە گەورەیە کە بەڕاستی زۆر زەرورە و گرنگە سرجەم ناوەندەکانی ناوەندە پەروەردەیەکان بەشداری تیا بکەن چونکە هەمومان نەزانین ئێمە لە ڕێگەی پەروەردە و قوتابخانە ئەتوانین دەنگ بگەێنین بە زۆرترین خەڵک ئێمە سەرەتا وەکو ناوەندە پەروەردەیەکانی مایە ساڵانە ئێمە جۆرا و جۆری چالاکیمان کردووە بۆ هەوکاری منداڵانی توشبووی شێرپەنجە و هەروەها گەورەکانیش بە هەمان شێوەیە بەداخەوە ئێستا نەخۆشیەکە زۆر بڵاو بۆتەوە زۆر یعنی وای لێ هاتووە هەموو ماڵێک ئللا ئەبێ کەسێکی تیا بێ کە تووشی ئەم نەخۆشیە بێت ئیشەڵڵا خوای گەورە ڕەحم بە هەموو نەخۆشەکانیش بکە ئێمە ئەم ساڵ هەستاین بە هاوبەشی لەگەڵ منداڵپارێز بەوەیە کە ئەم چالاکیە خێرخوازیەمان دروست کردووە و ڕێکمان خستووە بۆ ئەوەی ڕێکمان خستووە بۆ ئەوەی ئەو قوتابیانە بتوانن بەشداری بکەن هەست بە بەرپرسیارەتی بکەن لەوەیە کە تەنیا ئەوە نییە بەس ئەو مناڵەکە نەخۆش بۆ خۆشی و ئایلەکەی خەفەتبار بێ و بێتاقەتیش بێ بەڵکو تەلەبەکانی تر و کەسەکانی تر تاکەکانی تریش هەست بەوە بکەن قوتابیانی خۆمان خۆیان حەزەکەن بەشداری بکەن ئێمە سەرەتا هەر حەزمان کرد چۆن قۆناقێک بەشداری بکە بەڵام خۆیان داوایان کرد کە زیاتر بەشداری بکەن لەم بۆنەیە کاتەکە تاکی بەردەوام ئەبێ بۆی کەسێکی ئاسەیە ئەگەر حەزی کرد بێتە ئێرە بەکڕینی خواردنێک کاری دەستی بتوانێت ببەخشێت هاوکاری منداڵانی نەخۆشی شێرپەنجە بکە ئێمە ئەم چالاکیە بۆ ماوەی 3 ڕۆژە ئەمڕۆ ئەم چالاکیە گەورەیەمان هەیە بەڵام بۆ سبەینێ شانۆگەریەکمان هەیە دەتوانن لە کورجینیەسی دووە ڕێکەخرێت دەتوانن هەر کەسێ بێ بۆ سێرکردنی ئەم شانۆگەریە مەبلەغێکی زۆر ڕەمزی بدات ئەویش تەبعاً کۆ ئەکرێتەوە بۆ مناڵانی توشبووانی شێرپەنجە ئەمڕۆ تا کاتژمێر چەنە بۆ هاوڵاتیانی خۆش بۆ ئەمڕۆ تا سەعات 2 و ئێمە لێرەین بژی زۆر سپاس دەکەم سپاس بۆ ئەوەی کە بەردەوام بن لە چالاکیەکانتان سپاس بۆ مامۆستا نیان ماجید کا بەڕێزیان بەڕێوەبەری بنەڕەتی لا کورجنێسی یەک جا ئێستا منداڵانی بەشدار بوو لێرە لەگەڵمانان هەندێک لێدوانیان لێوەرەگرین ئەگەر هاوکارانم یارمەتیم بن بە هەندێک قسەیان لەگەڵا بکەین با بزانین تا چەندە دڵخۆشن بەشدارن لەم چالاکیەیە بتوانن بە خۆشحاڵیەوە بەشداری بکەن با بچێنی لای منداڵەکان سڵاوت لێبێ پێم بڵێ تا چەندە دڵخۆشی بەشداریت لەم چالاکیە زۆر دڵخۆشم چی تێناوە بۆ ئێرە کێکم هێنا بچینە لای چەند منداڵێکی تر ئەگەر هاوکارم لەگەڵ ما بێ هەندێک لە وێنەکانیشم بۆ بگازێتەوە کچی جوان چۆنی باشم زۆر سوپاس سەرەتا بخراتمتانەکەم کۆمەڵگای کورجینێسی یەک
ئێمە ئەمڕۆ فیستیڤالە گەسوا پێ کردو بە شت فرۆشتنی خواردنەکانمان وەک شیرینی و چەندها خواردنی تر و داهاتەکەی بۆ خستخانەی هیوا دەبێت بۆ مناڵانەی کە نەخۆشی ژێرپەنجانەیە و هەر نەخۆشیێکی تر بێ. تا چەندە دڵخۆش بیت بە دایکەوت یان بە باوکەوت ئەم خواردنە ئامادە بکەی بۆ ئەوەی ئەم خواردنە بینتە ئێرە و هاوڵاتیان بێن خواردنەکەی تۆ بکڕن و دوایی داهاتەکەی بۆ نەخۆشخانەی هیوا خەرج بکرێت. وەڵای یەکەم شت من دڵم زۆر خۆشە چونکە ئەو داهاتە پێشکەشەکەم بۆی تەلەبانی ئەو منداڵانەی کە نەخۆشن و هیوای چاکبوونەوەیان بۆ هەر بژیت لێدوانی ئەم کچە جوانە وەرەگرین پێم بڵێت تۆ تا چەندە هەستێکی خۆشت هەیە کە بەژاریت لەم چالاکیات. بەجددی هەستێکی خۆشە ئێمە ئەتوانین وەکو خۆمان هاوکاری ئەو کەسانە بکەین کە نەخۆشی ژێرپەنجیان هەیە ئەوانیش لە ژیانە یعنی ئەوانش دەتوانن چانسی دووەمیان پێ بزرێ من ئێمە و هاوڕەکانمان زۆر پێمان خۆشە توانین یارمەتی ئەوان بین. زۆر سپاس بۆ بەشداریکردنی هەمووتان لەبەر کەمی کات ناتوانم لێدوانی هەمووتان وەرگرم بەڵام بێگومان منداڵانی خەمخۆر منداڵانێک کە هەست بە بەرپرسیارەتیەکەن لەم تەمەنەی ئێستایانەوە ڕایان ئەهێنن بە تەواوی بەڕێوەبەر و مامۆستاکانی نێو باخچە و خوێندنگاکان تاوەکو بتوانن زیاتر هەستی بەرپرسیارەتی و بەخشین و پێکەوە ژیان لەلایەن خۆشەویستتر بکەن و منداڵانی تریان زیاتر لەبیر بێت. ئێمەش لێرەوە داوا لە هاوڵاتیانی خۆشەویستەکەین کە بێن بەژاری لەم چالاکیانە بکەن لەبەرەوەی تا کاتژمێر دوو ئەتوانن بێن لە کورجنیەسی یەک تەواوی خواردن و کارەدەستیەکان بکڕن و تەواوی داهاتەکەش بۆ نەخۆشخانەی هیوا لە شاری سلێمانی نەخۆشخانەی نانەکەلی لە هەولێر و سنتەری ژین لە شاری دهۆک خەرج دەکرێتەوە. ئەگەڕێنەوە بۆ ستۆدیۆ بۆ لای هاوکارانم فەرمۆن.